خاکێک زەریا دووکەرتی کردهبوو، گەلێک لە چەندین نەتەوەی جیاواز پێک هاتبوو. بۆ چەندین سەدە ژێردەستەی وڵاتان و گیرۆدەی شەڕی نێوان پێکاتە جیاوازەکانی ناوخۆی بوو. ئابوووریەکی بێسەرچاوە تەنیا پشتی بە تەختە و لاستیک بەستە بوو. خەڵکێکی نەخوێندەوار زۆرینیان لە ژێرهێڵی هەژاریەوە بە دەست نەبوونی سەرەتایی ترین خزمەت گوزارەکانەوە دایان ناڵان. لە سەرەتای جەنگی جیهانی دووەمدا مالیزیا کە ئەوسا لە ژێردەستی بەریتانیادا بوو لەلایەن ژاپۆنیەکانەوە داگیر کرا. بۆ دژایەتیکردنی ئەو داگیرکاریەش ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی نیشتیمانی مالیزیای یەکگرت و کە بە ئومنۆ ناسرا دروست کرا. لە دوای جەنگ و لە ساڵی 1963دا ڕێکخراوەکە بۆ هۆی ئەوەی مالیزیا بە شێوەیەکی ئاشتیانە سربەخۆیی خۆی لە بەریتانیا وەربگرێت. دەسەڵاتدارانی ئومنۆ پلان و بەرنامە ڕێژیان کردە ناو نیشانی کارەکانیان و بەردەوام بە داداچوونیان بۆ چۆنیەتی جێبەجێکردنی پلانەکان دەکرد. ساڵی 1970 بە سەرۆکایەتی تون ڕەزاق کە سەرۆکی ئومنۆ و سەرۆکوەزیرانی مالیزیا بوو پلانێکی 20 ساڵە لە ژێر ناونیشانی سیاسەتی پێشخستنی ئابووری دادانڕا کە بە نێب ناسرا. بۆ جێبەجێکردنی پلانەکە دەوڵەت کەوتە ڕێخستنی کەرتی کشتوکاڵ و دروستکردنی بەندەر و بازاڕی ئازاد و پەرەدان بە زیادکردنی بەرهەمی ناوخۆیی تاوەکو کەمترین هاوردە. دۆزینەوەی گازی سروشتی لە ناوەڕاستی هەفتاکاندا هاوکارێکی تری پێشکەوتن بوو، بەڵام حکوومەت تەنها لە 129 هەناردەی دەرەوە کرد و ئەوی تری بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ناوخۆ بەکاردەهێنا تاوەکو پێویستی بە هەوردەکردنی نەود نەبێت. ساڵی 1970 بڕی هەناردەی دابەزاند بۆ لە 118. هاوکات گرنگیدان بەلایەنی کۆمەڵایەتی لە ڕووی برەودان بە خوێندن و خستنەکاری ئافرەتان بۆ فاکتەرێکی گرنگ بۆ سەرخستنی پلانەکە. دوای نەخۆشکەوتنی تون ڕەزاق و بوونی مەهاتیر محەممەد بە سەرۆکوەزیران لە ساڵی 1970دا پێشکەوتنەکان لە مالیزیادا خێرایی زیاتریان بەخۆوە بینی. ساڵی 1990 ئامارەکان دەریان خست کە پلانی نێب زۆر لەوە زیاتری بەدەستهێناوە کە ئامانجی. ڕێژەی هەژاری لە 147ەوە بۆ لە 170 دابەزی. ڕێژەی خوێندەواری بۆ لە 190 بەرز بوو بۆ وڵاتەکە بۆ یەکێک لە سەنتەرەکانی بازرگانی و پیشەسازی جیهان. لەوێوە مەهاتیر محەممەد پلانێکی نوێی لە ژێر ناونیشانی دنیابینی نوێ بۆ 2020 دانا. ئەم جارەیان ئامانجی پلانەکە ئەوە بوو کە مالیزیا ببێتە وڵاتێکی تەواو پیشەسازی و بۆ ئەو مەبەستەش گرنگیەکی زیاتر بە پیشەسازی ئەلکترۆنی و تەکنەلۆجی دراو بەشێکی زۆر لە کەرتی پیشەسازی دران بە کەرتی تایبەت. ئابووری مالیزیا بە جۆرێک پێشکەوت کە ئەو قەیرانە دارایی لە ساڵەکانی 1997 بۆ 1998دا ئاسیایی گرتەوە کەمترین کاریگەری لەسەر وڵاتەکە دروست کرد. لە کاتی قەیرانەکەدا بانکی نێودەوڵەتی و پسپۆڕانی ئابووری پێشنیاریان کرد کە مالیزیا قەرز وەربگرێت بۆ تێپەڕاندنی قەیرانەکە، بەڵام مەهاتیر ڕەتی کردەوە و لە ڕێگەی دەستکاریکردن و پێشخستنی سیستەمی بانکیەوە بەسەر قەیرانەکەدا زاڵ بوو. بە جۆرێک ساڵی 2002 ڕێژەی هەژاری لە مالیزیادا بۆ لە 104 دابەزی. لە ئێستادا مالیزیا یەکێکە لە دیارترین سەنتەرە ئابووریەکانی جیهان کە هەموو ئەو قەیرانە ئابووریانەی ڕوبەڕووی جیهان بوونەوە نەیانتوانی لە پلانی گەشەی ساڵانی ئابووریەکەی کەم بکەنەوە کە بەپێی دنیابینی 2020 نابێت لە 107 کەمتر بێت. پلان و بەرنامە ڕێژی و بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی کۆڵەکە سەرەکیەکانی بەڕێوەبردنن. مالیزیاش سەلمێنەری ئەوەیە کە بەڕێوەبردنێکی زانستیانە و تەندروست دەتوانێت دارستانێکی هەژار نشین بکاتە سەنتەرێکی ئابووری جیهانی. بیابانێکی داماڵڕاو لە ژیان ئەگەر لە بەشێکی بچووکیدا کانیاوێک و چەنددار خوورمایەک هەبوایە بە بەهەشت ناو دەبرا. وڵاتێکی بێناو و چەند خێڵێکی هەژار و برسی و نەخوێندەوار کە ماڵ و لانەیان یان ژێر چادر بوو یان خانووی لە قوڕ و چڵە خورما دروست کراو. دنیابینی و دڵسۆزی پیاوێک بیابانەکی کردە یەکێک لە پێشکەوتوترین وڵاتانی جیهان و خەڵکە برسیەکەشی کردە میلەتێکی دەوڵەمەند و خۆشگوزەران بە جۆرێک کە چاودێرانی دۆخیە وڵاتە دەڵێن لە ماوەی کەمتر لە نیو سەدەدا هێندەی 5 سەدە گەشەی کردووە.
دوای جەنگی جیهانی دووەم و دۆزینەوەی نەوت لە کوێت و قەتەردا ئەوروپیەکان ڕویان لە ئەبوزەبی کرد. لە ساڵی 1953 گەڕان بە دوای نەوتدا دەستی پێکرد و ساڵی 1963 یەکەم کەشتی نەوتی ئەبوزەبی بەرەو بازاڕەکانی جیهان بەڕێکەوە. لەوێوە پارێکی خەیاڵی ڕژایە نێو ئەو وڵاتەوە کە پێشتر لە هەژارترین وڵاتەکانی دنیا. بەڵام شێخ شەخبوت بن سوڵتان ئالهەیانی حاکمی ئەوسای ئەبوزەبی ئامادە نەبوو پارەکە بۆ خەڵک و وڵاتەکەی خەرج بکات. لەبەرەوە ساڵی 1966 شێخ زایدی برای دەسەڵاتی لێسندەوە و لە وڵات دەری کرد. لەگەڵ گرتنە دەستی دەسەڵاتدا شێخ زاید کەوتە هێنانەدیە و خەونەی ساڵی 1953 لە گەشتەکەیدا بۆ وڵاتانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقا و ئەمریکا بینی. ئەو خەونەی کە وڵاتەکەی نەک هەر بکاتە هاوتای ئەوان بەڵکو لەوانیش پێشکەوتوتر بێت. هەرزوو شێخ زاید پارەی نەوتی لە کۆمەڵە کاغەزێکی ئەمبار کراوەوە کردە بزوێنەری پێشکەوتن. ئاژەی ئامێرەکان بەسەر لەمدا شەقامیان دروست کرد تاوەکو کەرەستەی بنیادنانی پرد و بەندەر و فڕۆکەخانەکان بجۆزنەوە. هەر هاوڵاتیەک خانوویەکی بۆ دروستکرا، نەخۆشخانە دروستکرا و پزیشکە ئەمریکیەکان فێری عەرەبی کران تاوەکو لە نەخۆشەکان تێبگەن. پارەیەکی خەیاڵی بۆ بەرەو پێشبردننی کشت و کاڵ خەرج کرا تاوەکو بزانن چۆن بیابان بکەنە سەوزایی و بۆش کشت و کاڵ بکەن و سەرنجی گەشتیاران ڕابکێشن. لەگەڵ دروستکردنی باڵەخانە و بەرەو پێشبردننی ژێرخانی وڵاتدا شێخ زاید گرنگی بە بەرەو پێشچوونی کۆمەڵایەتیشدا. قوتابخانەکانی لە کەپری چڵە خورماوە کردە بینای سەردەمیانە و مامۆستای بیابنی هێنا تاوەکوونەوەی نوێ فێری هزری نوێ بکات. گەنجانی بێکاری لە سوپادا کۆکردەوە تاوەکو فێری دیسپلینیان بکات. خوانەکانی لە ژێر چادرەوە گواستەوە بۆ ناو کۆشکەکان تاوەکو سەرۆک خێڵەکان فێری ئەتەکێتی نوێی نان خواردن و میوانداری بکات. دوای دڵنیابوون لە تۆکمەی ژێرخانی وڵات ساڵی 1968 شێخ زاید کەوتە بەدیهێنانی خەونی دروستکردنی دەوڵەت. سەرەتا لەگەڵ شێخ ڕاشد بن سەعید ئالمەکتومی حاکمی دووبەی کۆبووەوە. دواتر و لە ساڵی 1970دا هەر حەوت ئیماراتەکە و قەتەر و بەحرینیش بانگێشتکران. لە کۆبوونەوەکەدا بڕیاری یەکگرتن درا و لیژنەیەک بۆ نووسینەوەی دەستور پێکێنرا، بەڵام قەتەر و بەحرین کشانەوە. لە 1 دوای 1970دا دەستور نووسرایەوە و بۆ ڕۆژی دواتر دەوڵەتی ئیماراتی عەرەبی یەکگرت و ڕاگەیەندرا و شێخ زاید بووە سەرۆک. دەوڵەتەکە پێک دێت لە 7 ئیمارەت: ئەبوزەبی کە ئاوکات پایتەختی وڵاتە، دووبەی، شاریقە، عەجمان، ئومڵقەیون، ڕەئس الخەیمە و فوجەیرە. شێخ زاید ڕۆژی 2/11/2004 کۆچی دوایی کرد، بەڵام لە ماوەی دەسەڵاتیدا توانیوا لە هاوڵاتیەکانی بکات وەلایەن بۆ دەوڵەت هەبێت، نەک خێڵ و ئیمارەتێکی دیاری کراو. هاوڵاتیانی بە ئەرک و مافەکانیان ناساند. ملیۆنەها دۆلاری لە کاری خێرخوازیدا بۆ زیاتر لە 40 وڵاتی دنیا خەرج کرد، بەوەی کارەکانیەوە 16 خەڵاتی نێودەوڵەتی پێبەخشرا. لە ئێستادا ئیماراتی عەرەبی یەکگرتوو یەکێکە لە دیارترین وڵاتەکانی جیهان. ژێرخانی ئابووری بە جۆرێک پێشخستووە کە تەنها لە 127 پشت بە نەوت دەبەستێت و خاوەنی 7ەم یەدەگی نەوتەر لە جیهاندا. لە پێوەری خۆشگوزەرانیدا یەکەمی وڵاتانی عەرەبی و 5ەمی جیهانە. ڕێژەی خوێندەواری تێیدا لە 193. ئەندامی 42 ڕێکخراوی نێودەوڵەتیە. کاریگەری تاوان و توندوتیژی لەسەر کار لە 0%. لەسەر ئاستی جیهان دووەمە لە متمانەی خەڵک بەسەرکردایەتیەکەیدا، هەروەها دووەمە لە کەمی بەفی ڕۆدان لە خەرجیەکانی دەوڵەتدا. ئەو بنەمایانی شێخ زاید پێڕەویکردن وایان لێ کرد ببێتە هاوتایە و سەرکردە مەزنانەی کە هەموو میلەتێک خەونی پێوە دەبینێت، چونکە کارەکانی لە پێناو بەرجەستەکردنی هیوا و ئاواتی خەڵکدا. نامۆ سەربەست NRT. ما يضحك لا يدرونهم خذ من حقه وعطاكم الله يطول. لكن